خۆت ڕێک خا دەڵێ گورگت کوشتووە سەیری سەر و پرچت کە ئەمڕۆ دەوامم بەیانیانە بێمە ژوورێ سەری ساڵتان چۆن بەڕێ کرد؟ زۆر خۆشیمان کرد ئەی تۆ ئەی ئێوە ئەیشان کوشتی ها کاکە فڕایدە تەفۆ کە جوان جواناش بووینەوە و دانیشتوین یوسف ئێمەش پێمان خۆشە کارێکمان دەستکەوە سوودێکمان پێ بکە بەڵام ئەو شتە نابێت کە دەتەوێ پیاوەکانت بەکاردێنی بەشی تۆش لەو کارە دەدەی ئەوەش نابێ ئەو ئەزەلە پیاوی تایبەتی ڕامیسە کارکردن لە پشتەوە لە ڕیشی ئێمە ناوەشێتەوە پێچەوانەکەیت بێچۆنە کاک نەزم با ئاوا تێدگەێنم لە نێوانماندا بەرکەوتنێک ڕوویداوە ئەو جارە گەورەترە چی دەڵێ ئەزەل دەفرۆشی؟ لە ڕاستیدا منیش کەیفم بەو ئەزەلە نایە هەر حەز ناکەم بیبینم بەڵام ئەو کارە لە ئێمە نایە حەقتە کاک نەزم لە کاتمان گرتی من ناوبانگی ئەوم زۆر بیستووە تۆ کاری ئاوا ناکەی دەزانم بەڵام من پێشنیارم بۆ کاک یوسف کرد ئەزار هەردووکمان دەبینێ بەڵام دەی با بزانین ها پیاوێکی تریش لەوێ هەیە وە عەلی باشە ئەو چۆنە وەک بڵێ ئەو تۆکمەترێ لە ئەزەل پێدەچێ وابێ خۆزگەلای ئەو لە عەلی لە جیاتی ئەزەل کۆنتڕۆلی کارەکانی بکردایە لە ئێمە زیاتر بە دیار دەکەوێت مناڵە حەقیەتی کارکردن لەگەڵ ئەزەل کاری ئێمە و ئێوە زەحمەت دەکا هیچ نەبێت تۆ لای ئەو قسەکەرێکی وەک عەلیت هەبوایە گرینگە تۆ پیاوێکی ئاوایی هەبێ
ها؟ لەگەڵ ڕامیز قسە دەکەم با بزانم تۆ نەجمی بەهێزی ئەوەی من بزانم بە هەرکێ بڵێ وەرە پێشەوە یەکسەر لە پێشەوە بە دیار دەکەوێت بەڵام لەو کاتەوەی خاڵۆ هاتو نێوانەکە و نازان تۆ نرخت ماوە یانە. ئەوە دیسان چ سەراکێر دەکەی ها؟ عەلی بێنەوە زەلاتە بە من چی؟ ڕێک وەک ئەوەی وتت مادەم یەکسەر ئەزەل بە عارزدا نادەین ئێ بە عەلی بە ئەزەل دادەین با بزانێ چ دەنگێکی لێ دەرەچێت. ئەوە لێرە چەند نوقسانێک هەیە پێویستە بکڕدرێن. باشە چی بکەم؟ بەچێ بڵم تا بیان کڕێ؟ چی؟ نوقسانیەکانی بار. من بچم لە مەتبەخەکە نانی بەیانیت بۆ ئامادەکەم؟ پێویست ناکە. باش. حەز دەکەی هێلکەکە چۆن بێ؟ برژاو. منیش. ئەرسوچیشت دەوێ؟ باشە. هەندێک کەچەی پێداکە باشە؟ باشە. ناقێنە تێی مەکە. ناگیانە تێی دەکەم خواردنەکە بۆ تۆی خۆ بۆ من نییە. من زۆر نان و شیرینی دەخۆم بۆ نمونە لەگەڵ پاقلاوە بە نان دەخۆم زۆر بەتام دەبێ. دەبێ منیش کە بچگوون لە فەگەزۆم دەخوارد. قڵاو برنجیش بە نان دەخۆم. تۆ هەر هەموو شتێک بە نان دەخۆی. چۆن ئاماویتەوە؟ مەبەستم لاواز و ناسک ماویتەوە. بەڵام من لاواز نیم. هەروە هەموو شتێک دەخەمە ناو شیرەوە بۆ نمونە کرێم و لالەنجی و بسکویت. پیتزا و چۆکلێت؟ گۆشتی نەکوڵاو. نا. صاف لیمۆ یەک جار. لیمۆ هەر هیچ نییە کاتێ منیش هەمیشە دەم خوارد. نانی بەیانی دەخۆین ئێوەش دەخۆن؟ ڕێبوار یەک ڕێگان با بڕۆین. با نانی بەیانی بخۆین دواتر دەڕۆین. نەخێر چامان بە کاک نەزم دەکەوێت خاڵۆ زانیاری پێداوم. ئیتر لەمەودا تۆ زانیارەکانی خاڵۆ دەگوازیتەوە؟ ئێستا لەکوێ؟ لە ماڵە نییە هەندێک شتومەکی جێشتوی مرۆ دەیدۆزمەوە. دۆزینەوە کێشە نییە من هەموو کەسێک دەدۆزمەوە جگە لە ڕامیس. تۆ کارە هەڵە و نابەجێکانتم نیشان دەدەیت تەموز بۆچی خۆت بە ئیشان نیشاندا؟ هەڵە بوو. ئەرێ ئێوە بێزار نەبوون لە کارە هەڵە و نابەجێکانتان؟ بڕۆنە دەرێ. نیگەران یەوەی ئەیشان بە تۆی زانیوانیە؟ بۆچی لات گرینگە کەنان؟ بۆچی بیرکردنەوە ئەیشان لای تۆ گرینگە؟ بڕۆ دەرەوە چەنگیز. ئەو ژنی منە کەنعان ژنی من.